ئای ئای بایادم کە فریادم کە بایادم کە فریادم کە توخوا چاو جوان تۆ نازمەکە هەرچەند جارێ تۆ نازاکەی ئای بریناکەم ئەکولێت ئاوا. آداب الصحنەت ضعیف بوو کەم. ئەتوانرێت باش بێت دەنگی تۆ ئەتوانێت باشتر ببێت ئەتوانرێت باشتر ببێت بەڵام زۆر وردەکاریتان نەکردو گوێ ناگرن کەمتر گوێگرن لە گەرمیان کەرکووک جوانترین و خۆشترین گۆرانی کوردی لەوێ کۆبۆتەوە بەڕای من ئەوێ هەوڵ بدەی بۆ ساڵێکی کە من ناتوانم بڵێم بەڵێ ئەڵێم نە. دەرواقع من شتێکیش بێژم یەکی لە نکاتێک ئێمە لە نەزەر یاگرین بۆ انتخاب خواننده آداب الصحنە است. هەوڵبوون و ترسمن و چێت جز و آداب الصحنە است. ڕاست بە حەسابی نەشێبی بە قودرەت و دانیشی کارەکە بکەی. ڕاست آداب الصحنەت ضعیف بوو کەم. ڕاست سێ جارا دەبێن نا منیشتان نەموتوەنا بەڵام ئێستا نەگوتی ئۆکەی دەستان خۆش بێ دەستان خۆش بێ بۆ من جێی شانازیە کە بەرامبەری ئەوە وەستاوم خۆشحاڵم. بەخێر هاتی ئێمەش خۆشحاڵ بووین. خێرێکاکەوان سپاس. تا پەرفۆرمانس عجبان دگەلۆ گەر تتخوازی ببی یەکەمین گۆداش بۆ پەرفۆرمانسێ نۆ مەبشۆپینە.